ئیمپرسیۆنیستەکان چین لە واقعە؟ ئیمپرسیۆنیستەکان هونەرێکی نەتەوەیی فەڕەنسیە، سەداسەد فەڕەنسی و نەتەوەییە، یعنی ئەڵێ هونەری ملیە لە واقع، چون هەم تەواو هونەرەکان بوو و تەواوی نەتەوە قبوڵی کردووە و تەواوی تەییدی ئەکات. ئەمە ڕابێرەستیان باسیەکە. بەڵام هەر ئەمانە هاتن شەڕەکە لێرا بوو، تازە هەر ئەم تەیفا وەکو ڕووسیان کانەدۆ و نازانم ئەم دەردەستا یەکەم وشەی ئەسڵ سینەماش لێوە لەدایکە بێ، هەر ئەمانێڵێن. ئەمان لوی دۆلۆک و ژێرمان دۆلۆک و ڕێنەکلێر و ئەم دەردەستا هاتن تێنەغا پێشتر باسم کرد هۆنەرە ئارت یا سینەما ئارت لە واقع لە فەڕەنسا سینەمایەک بوو کە لە ژێ کاریگەری شانۆوە بوو، هات دیزایانی شانۆش یێرە کرد لە فەڕەنسا و خەڵکیش زۆری حەز پێ کرد ئەچوو بۆ هۆڵە سینەمایەک. ئێستا ئەم بەرە فیلمسازانات سەداسەد هاتوون ئەڵێن ئاغای من دژ بەمەین و ناوێک لە سینەمایەن، سینەمای خالص یا سینەمای ناب یا سینەما تەواو سینەما. هیچێک لە هیچ هونەرێکە وەرناگرم، هی خۆمە یکەم چی بکەم. پس یەکەم شتێکە من گرێدات بە هونەرەکانی دیکە وەک شان و ئەدەبیات چییە؟ چیرۆکە. هەر بۆیە ئەپسێن ئەڵە چی؟ ئەڵێ نابێت چیرۆکێک لە کارانی هەست، من چیرۆکێک ناجێرمەوە. بۆیە ئەپسێن لە شوێنێکە باز لەسەر ماکاڵێ ئەسڵم من حەز ناکەم فیلم یا سینەما شتێکی تێدا ڕوو بدە، بەڵکو حەزەکەم ئەو بارە دراماتیکەی کە ئەبێ بە من بگات لە ناو شتێکی وردە لە گۆشێک بە من شادرا بێتوەرە و هەرەوە قسەیەک بۆ من کا بەسە. سەداسەد دژ بە چیرۆکەن. ئەسان وشەکانی هەڵ ئەسا ئیژی سینەما منێت چیرۆک بژێڕێتەوە، ئیژی سینەما منێت درام بێت. ئەمە چییە لە دایکە بێت؟ ئەمە ئەکسپرسیۆنیسم لە دایک بوو، شروعی سینەمای مۆدێرنە لە واقع بەڵام لە ڕووی کاغەزەوەش سینەمای ئەوەی کە لە مێژووی سینەما نووسرێ وەکو مێژووی سینەما وەکو دەستپێک باز لەمە ناکرێت. ئەمە ئاوانگاردی ئەووەڵی سینەمایە کە بەلای ئێمە زۆر گرینگە. ئاوانگاردی ئەووەڵ ئاوانگاردی ئەکسپرسیۆنیسمەکانە. من دێمەوە سەر ئاوانگاردی دووەم و باسێکیشم بەجیا لەسەر تەوای ئەم تەوەرانە ئەبێ لە واقع. ئێستا ڕنێکلێر دێ ئەنتراکت دروست دەکات، فێرنان لێژە دێ باڵی مەکانیکی دروستکە و مەجموعەیە فیلمی کەمانێمە کە ئەکسپرسیۆنیستی. یەکەم شتێک کە بەلای ئەمانەوە گرینگە چواردانە تایبەتمەندیان ئەمانە تعریفەکەن لە کتێبێک بەناوی فۆتۆژێنیک وهین لوی دۆلۆکە لە واقع ژێرمان دۆلۆک لەوێنە ئەڵێ ئاغا یەک ڕیتم تایبەتمەندی منە، من حەزەکەم بە ڕیتم. دوو ماسک باسی ئەوان لە ماسک ینی لە واقع باسیان ئەکتەرە، ینی وەختیان لە ماسک منزوریان ئەکتەرە لە واقع. سێ لایت یا ڕووناکی. چوار دیزاین. ئەڵێ تەواوی ئەو سینەمانی ئەم چوار شتە سینەما چوار شتەمایە. کارم بە دروستی و هەڵەی و ئەمانە نییە، کارمان لەسەر ئەمەیە کە ئەمە تعریفێکە کە ئەوان ئەیکەن. فەڕەنسا وڵاتی چیرۆکە، فەڕەنسا وڵاتی هونەرە، بۆیە نوێکردنەوە بەلای ئەوانە زۆر گرینگە. ئەمە بە پێچەوانەی دوو وڵاتێک کە یەکەم لێسە باسێکم، یەکەم ئاڵمانە و دووەم شۆڕەوی سۆڤیەتە یا ڕووسیەیە لە واقع. یەک شت ئێمە بین باسکەین، ئەمە بەلای منەوە گرینگە چون تەسەورەکەم ئەبێ ئەم باسە بکرێت کە سینەمای ئەکسپریمنتال چی بە لە سینەمای ئەکسپریمنتالەوە گرینگە. خۆ و ئێمە لە ناو سینەمای ئەکسپریمنتالە چ شتێک کاتێ تۆ بالای مکانیکیە بینی یا ئەنتراکتە بینی بۆت پرسیارێک دروستە بێ، ئەمە ئەویست چی بڵێت؟ مانە چییە؟ تماشاکەن ئەمەی کە سینەمای ئەکسپریمنتال مانای هەیە هەیەتی، ئەمەی کە ئەسان هونەر مانا هەیە هەیەتی. هیچ بەرهەمێ هونەریەک نییە کە بێ مانا بێت، مانا وجودی هەیە. بەڵام سینەما ئەکسپریمنتال گرنگی بە مانا نادات.
زۆرتر تۆ ئەبات بۆ لای یەکدانە کانسپت مەفهوم چییە هەڵەگری بۆ خۆت بەش خۆت هەڵگرە ئەمە ماناشیان نەبێ بەڵام بەشی تۆیە کە ئەبێ باس لەمە بکرێەوە لە درێژاییم دێمە سەر ئەم باسە. ئێستا چینە ئاڵمان تماشاکەن لە ئاڵمان شەڕی یەکەمی جیهانی بووە ئاڵمان شکەستی خواردووە وڵاتێکە تەواو چووەتە ناوخۆی قەیرانی هەیە و ڕەشاییەکی زۆر لە ناو وڵاتە بیندرێت. جالبە بە درێژایی مێژووی فەلسەفە لە ئاڵمان ئەم ڕەشاییار هەیە بەلای مارکسەوەی بینی بەلای فرۆیدەوەی بینی بەلای هێگەڵەوەی بینی بەلای مارکس وێبەرەوەی بینی بەلای مەکتەب فرانکفۆرتیەکانەوەی بینی بەلای گادامێرەوە یعنی تۆ ڕەشایی هەر ئەبینی ینی جۆرێک ئەم وڵاتە وڵاتێکە کە ڕەش ئەبینێت جەهان بۆیە ئەکسپرسیۆنیزم کە لە ئاڵمان لەدایکە بێ ئەکسپرسیۆنیزم جالبی ئەکسپرسیۆنیزم لەمایە لە تەواو دنیا کە حەوڵ ئەمە بوو کامێرا لەناو هۆڵەکانەوە بێتە دەرەوە چون کامێرا خەریک بوو ڕۆژ بە ڕۆژ خەریک بوون شتیان پێ زیادە کرد پیان زیادە کرد پێشتر کێشەی لایت بوو کێشەی ڕووناکی بوو ڕووناکی دەرەوە بەشی ناکرد چوونە ناو ئستودیۆ چوونە ناو ئستودیۆ تەواو دنیا کە کامێراکە خەریک بوو بەرەو باشیە چون لە ئستودیۆکە خەریک بوون هاتنە دەرەوە چوون بەرەو دەرەوەی تر لە دەرەوە بافیلم کرد لە ئاڵمان تازا گەڕاوە ناو ئستودیۆ وەکو خەڵکی ئاڵمان کامێراش گۆشەگیر بوو چۆ گۆشەیەک دانیشت یەکەم جوڵەی کامێرا لە ئاڵمان ئاکرێ لەناو ئستودیۆ هەر بۆیە ئەم سینەما شەڕی بینی ڕەشی و سپیاییە ئەو دوگانە گێلوی شتراوس باسیەکە ئەو تەقابلی دوگانەی ئەو دوودانەیە کە لوی شتراوس باسیەکە ڕەش سپی ژەن پیا و ئەم هەستی لەسەر دووشتە ئەم ڕەشی و سپیە خێر و شەڕا لە سینەمای ئاڵمانە خۆی دەرەخات هەر بۆیە دلۆز ئەڵێت ڕووناکیەک هەیە و سێبەرەکان دێن ئەوان تیکە تیکاکەن لە تو وردیەکەن لە یەکێدا ئەکسڕێن هەر بۆیە دلۆز بۆ سینەما حرەکەتەکەی کە بۆتەوە دنیا بەکاریە بە ئەڵێ سینەمان ڕووناکیەکیش هەیە هین ئاڵمانەوە هەمان سینەما حرەکەتەکەیانی ئەو نەگرنگی بە لایت دراوە لەو سینەما بێگانەیە ئینسان لەگەڵ خۆی بێگانەیە لەگەڵ کۆمەڵگا بێگانەیە لەگەڵ دایک و باو بێگانەیە لەگەڵ ژیان بێگانەیە و ئێمە خەریکین هەموو شتێک سەرکوتەکەین و ئەبێ بقیژێنی نەجاتمان بێت ئەمە ئاڵمانە هەر بۆیە لەم وڵاتە ئەکسپرسیۆنیزمش جۆرێک کە لەدایکە بێت یعنی ئەو جۆرەی کە تۆ لەناو ئاڵمان فەرانسا ڕیتم ئەبینی تۆ ئەبینی کە چەندێک گرینگە ئەو بەینامەتنیەت کە من دوایی باسێکەم وشەی بەینامەتنیەتم بە ببوونە من بە چی وەرجێڕاوەتەوە کە بۆیان وەرجێڕاومەتەوە بەکە یارمەتیان داوم نێوان دەقی بە وکتم وشەکان هیم بکرێت تۆ لە لای هینەکانەمە زۆرە بینی لە فەرانسا تۆ سزیۆف لە هەیبەتی ژنێکا بینی کە حەوڵەدا لە ڕاپ قادرمەیەک بێتە سەر یا ڕاپلەیەک بێتە سەر بەڵام هەرە گەڕێتەوە ئەمانە ئەمە لە فەرانسا بین لە ئەڵمان نایبینی لە ئەڵمان نا کامێرا نییە نگاتیڤەکەیان هێناوە نگاتیڤەکە بە دەرزی یا بە چەقۆ دانیشن خەتخەتیان نەکرد خەتخەتیان نەکردوە ئەمەیان ئەهێنا وەک فیلم ئەرزیان نەکرد هانس ڕیشتێر ئەم کارەیە کرد بەوەی کە ئەوە یەکەمین جار نۆرمەن مەکلارێن ئەم کارەی کرد لە کانەدا یەکەم جار ئەم شێوازە ئەنیمەیشن سازی ئەو دروستی کرد هات لەجێ لە کامێرایە لە تەڵقیە لە ڕنگ و ئەمانەی سوادە کە هەر لەسەر نگاتیڤە کەشتیە کێشاوە بەڵام هانس ڕیشتێر و ئۆسکار فیشینگەر ریکا هۆرن ئەمانە ئەکسپرسیۆنیستای ئاڵمانی بوون کە بە شدەتە ڕاش تاریک یعنی چیرۆک نییە لە کارە هیچ شتێک نییە لە کارە فەقەت تۆ تەنیایی ئینسانی مۆدێرن وشک بوون بێگانگی و ئەم دوورکەوتنەوە لە ناو فیلمانە بی بە تایبەت هانس ڕیشتێر ئێستا ئەمانە ئێمە بوومان